یەکێک لە کەسایەتیە بەناوبانگەکاندا دەنرێت و تووڕەبوونەکەشی کۆمیدیە. خەندە دەخاتە سەر لێوانی ملیۆنەها کەس، بەڵام لە پشتی ئەمانەوە چیرۆکێکی خەمناک هەیە. کۆکسال بابا ئەو کەسایەتی هەمووان خۆشیان دەوێت. کۆکسال یەکێکە لە بەناوبانگترین پیاوە تورکەکان لە جیهاندا. خاوەنی ناوبانگ و هەوادارێکی زۆرە، بەڵام هیچ کەس نازانێت لە دوای کۆکسالەوە چیرۆکێکی تراژیدی هەیە. کۆکسال باکتاژ ئۆغلۆ لە خێزانێکی سادە لە شاری ترابزۆن لە ساڵی 1975 لە وڵاتی تورکیا لەدایک بووە. خاوەنی دایک و باوکێکی میهرەبان بووە و باوکی شوفێری بار هەڵگر بووە. کۆکسال بە کەمەندامیەوە لەدایک دەبێت و باڵای لە 135 سانتیمەتر تێپەڕ ناکات. پزیشکەکان بە باوکیان گوتووە ئەم نەخۆشانە تەمەنیان لە 40 ساڵ زیاتر نابێت. کۆکسال لە منداڵیەوە زۆر هۆگری دایک و باوکی دەبێت و کاری سەرکەوتنیشی لە ژیان بۆ ئەوان دەگەڕێنێتەوە، بەڵام ڕۆژێک دێت داک و باوکی لەدەست دەدات و بەو هۆیەوە ژیانێکی سەخت بەڕێ دەکات و دەچێتە لای مامی. کۆکسال دەکەوێتە داوی خۆشەویستی کچێک و بەڵام کچەکە پێ ڕازی نابێت. چیرۆکی بەناوبانگبوونی لەو کاتە دەست پێ دەکات لە بەردەم دوکانی هاوڕێکی لەگەڵ پیاوێکدا دەیکات بە شەڕ. خەڵکی ئەم شوێنەش لەم کاتە ڤیدیۆی دەگرن و بڵاوی دەکەنەوە. لە کەمترین کاتدا ڤیدیۆکەی دەگات بە 6 ملیۆن بینەر. Adam davulcu mu? Aa yapma bak davulcu da. Ben yapmadım. Bırak ben yapmadım, yalan konuşma. Davulcu mu la adam? He? Adam davulcu mu? ئەمەش دەبێتە هۆی ئەوەی هاوڕێکێت چەناڵێکی تایبەتی بۆ دروست بکات و بەردەوام ڤیدیۆی بگرێت و بڵاوی بکاتەوە. ئەمەش دەبێتە سەرەتای کرانەوەی دەرگای بەختی کۆکسال و بەناوبانگبوونی. کۆکسال لە کەسایەتیەکی هەژار و دەستکورتەوە دەبێتە خاوەنی هەموو شتێک. بە شەوەیەک بەناوبانگ دەبێت و ڕێستۆرانت و شوێنێک بازرگانەکان هیوا دەخوازن کۆکسال ڤیدیۆیەکیان بۆ بکات و تەنانەت وای لێهات پیشانگە گرانبەهاکانی ئۆتۆمبیل داوای ڕێکلامی لێ بکەن. لە ئێستادا کۆکسال خاوەنی ڕێستۆرانتێکی بەناوبانگە لە تەرابزۆن، بەڵام سەرەڕای ئەم هەموو بەناوبانگە هێشتا دایک و باوکی لەبیر نەکردووە. هەمانە ئۆتۆمبیلێک کڕیوە کە پێشتر باوکی بەکاری دەهێنا و بەردەوام بەشداری لە کارە خێرخوازیەکان دەکات.